یۆنانستان ئاگری بەربوویە سەیرانگەهەکە نێزیک ئەثینا بکێمی 6 کەس کوشتن کاربدەستان تەرمێن شەوتی دیتن هەمبێز دکن دە هەوڵا داویە ڕزگارکردنێدا ژ پێتن ئاگری. ژاپۆن پێرەکە گەرمێ 8 کەس کوشتن و دەهان هەزار بنەخۆشیên ji ئەنجامی گەرمێ کاتنە نەخۆشخانە. کەنەدا شەرەدارێ تۆرنتۆ ئامادەی ڕێوڕسمەکە ئۆلی بوو بۆ ڕزگرتنێ لێ قوربانیên تەقەکردنەکە کۆرانە دەما زەلامەکی کچەکە 10 ساڵی و ژنەکە 18 ساڵی کوشتین و 13 دی بریندار کرین. ئەفریقا ئارامیە سیاسیە زەمبابۆی دەبە ئەگەرا بلندبوونا ڕێژەیە گەریدەیان پشتی دەرخستنا سەرۆک ڕۆبەرت موگابی. بریتانیا ئەلتۆن جان و پرنس هاری دەستپێشخەریەکە بە ملیارێک و 200 ملیۆن دۆلاران ji بۆ ڕێگرتنێ لێ نەخۆشیە ئایدزێ di nav xwarta da dest pê kiriye.